آخر دکتۆر ئەڵێن ئەوانەی کە دوانن بەڕاستی خۆشەویستێکی بێوێنە لە نێوانیاندا هەیە لای ئێوە ژوە ئەڵێ ئەگەر هیچیان نەخۆش بێ ئەوی تریش نەخۆشە بێ ئەگەر هیچیان نەخەوێ ئەوی تریش ڕاستە بەسەراتی وا من زۆر تۆزە شتمان بۆ باس بکەن لەوە هەرچەندە ئێستا یعنی هەردوو خێزاندارین و هەر کەسە لە ماڵێک دەژین ماڵەکانتان خوشک نین نا نەوەڵە هەستەکەم وەختیانە ئەبێ خوشکێک بێنین نەوەڵی من ئامۆزاما ئیبش هەر ناسیارەکە پێشتر عزمان لێ بوو هەستان لێ بوو دوانەی منیشەوە بەس نەگونجا نەبوو یان قسمەتەکە نەبووە ئەگەن عزمان لێ بوو زۆر باشە بەسەراتی خۆش چیتان هەیە پێکەوە بەسەرات زۆرە چی بۆ نونەتکی چی وڵا بەسەرات زۆرە نازانم یعنی چ بجێڕمە بەس بوو گۆرانیە بۆ گۆرانیەوە ئێستا قسەی عادی بکە بەسەر هات زۆرە ئەگە بەسەر هاتی بژێڕنەوە نوێترین نوێترین ئەو ڕۆژە بوو سێ چار ڕۆژ لەوە پێش جیران چیمارە نەریمانی برام هات دراوسەیان بوو هات لەگە من گەڕا سوورا ئەمش سێری پێ هات کاک نەریمان ئەوە کاک نەریمانەوە کاک نەریمان گوتم وەڵڵا ئەمن نەریمانیمە گوتی کاکە وەڵڵا لێم مەگرن گوتم ئەوە نەریماوە دانیشتیا ئەو یەک زرکمان لەبەر ئەمە زۆر کات یەک ستایلی یانی ئێوە خێزانداریشن و هەر یەک جلیش لەبەرەکەن یەک زۆر کات هەر زۆر کات یەک زلج هەموو شتێکمان ئێستا لە مارێ ئێستا و چاکەتە مەیە نەریمان هەیتی هەمووچن بۆ بازاڕی پێکەوە دەچین بۆ بازار باشە ژنەکانتان چۆن ژیاتانەکەەوە وڵای ئەوان زیادەکەنەوە پێشتر نا ینی پێشتر بڕک لیان تێک دەچوو بەست ئێستا نا مادام باسی منداڵیمان بۆ بکەن لە منداڵی دایکتان مەسەرەن زۆر جارەوانەی دوێنانە دایکەکان چێشیان لێرە ڕێز و خۆشەویستم لۆداش خۆشەویستم یا بەڕاستی زۆر بەم قارەمانی وەماندی بووە وەخت خۆ دیگۆ کە ئەتو نەخۆش دەکەوتی قارەمانش نەخۆش دەکەت دەگۆ شەوانە دەبایە پشتنی بابت بینیم لە هەردوو لانکان گرێ بدەم بتان هەژێنم هەتا کردەبوون ئەو دەگریا ئەو دەست پێ دەکرد خۆش بووبی ئەوی بردبتە دکتۆرجان دکتۆر خۆماننا ئێستا تقریبان دە ڕۆژ لەوە پێش ئەمن بڕک نەخۆش کردم بە داکمیانگۆ قارەمان نەخۆشە داکەم غێر فەیسبوک و شتی هەیە بەس خیندەواری نیە برێلاتین و شتیەوە نیە هەر لی دابلۆ نەریمانی کوی باش درێن نەخۆشی گوتی وەڵڵا ئەمن نیمە ئەو زارە قەپات گوت لۆ سبەینێ لۆسمەین دیسان و نەریمانی باماشەولم کردەوە گوتی نەریمان لەگە خێزانەکە پێ گوتی وەڵڵا ئەمن نەریمانم قارەمانی مەوزە لۆمنی کرد هەوەی دەزانی بوو یعنی قارەماوە زای و نەریمانە داکەم لە فەیسبوکی منداڵی بە منداڵی مەسەن یەکێک نەچۆ بێتە مەکتەب داکەت لەوەی دیکەی دابی ئاوا بڵێ بۆ یان شتێکی وای کردبی بەدڵی نەبووبی ئەوی تری سزا دابی ئەوانە بەسەراتە شۆمانەیە زۆر کاتش لە جێڕایتمانەوە ئەو کاتی لە کاتی ساڵی نەوەتەکان خەڵک لە سەربانی دەنووست قارەمانی برام چ بوو گلۆپی سەربانی شکاند بوو ئەم ژاگەم لە هیچ نەبوو چوومە سەربانی دیتم داکەم باشی لە مندا گوتم دایە چێ گوتی قارەمان لۆ تۆ گلۆپە شکاندیە یعنی ئەو شتانە لە کەسە نزیکانەوە پشمان بووە جێ ناکردنەوە بەڵێ ئێستا زیامان ناکات کاکە نەریمان کاکە قارەمان ئیستا لەنەو 1 میلیارد نەفەر ئەمن دەزانم جەناب کاکە نەریمانی جەناب کاکە ئەتو زیرەشی ئەمن دەناسم یعنی ئیستا حەز دەکەی بڕۆنێ هەردووکتان بێنە دوورم ئیژم کاکە تو نەریمانی نیشانەکەت نیشانەکەت ئەزای چۆن نیشان ینی هەستەکەم تۆ تۆزێک ئەسمەرتری لەو ڕووی کاکە نەریمان لە قارەمان پانتر و یعنی نەقەیە گەورە طبعا وایە جمکان زۆر وایە هەموو دوانەکان فەرقیانە سیانەشەیە نەک دوانە سەبرات یعنی ئەومانەی لە فەیسبوک سیانەشەیە دوانەکان فەرقەشیانە یەکیان لە یەکیان باڵای بەرزترە یەکیان لە یەکیان ڕووی خۆشترە یەکیان لە یەکیان خۆشەکەن بەخوای نازانم بریم کامە ڕووخۆشەکەین بەس ئێستا نەریمانی برام کەمە فەرقە چیە لەگەم بڕک کاکە نەریمان لە جناب بە سانتیم بەس قەزای وەزنمان یەکە یان ئەوە چلوێک زیاد دەبیان ئەم چلوێک زیاد دەبم لە قەزای جلک لە قەزای هەموو شتێکی تەمرینیش دەکەین بە یەک مستەوا دێنە خوارێ کی بەریکێ چێ بوو جان کی مەزنە بەخۆشمان نازانین بەخوای کامتان گەورەترن نازانین بە دەقەی ساڵی هێشتایەکان ئەو شتە نەبۆچی ئێستا بزانانی چیان بەس دەیانگۆ على ساس قارەمان 5 دقە گەورەترە بەس ئەو شتەش بە من شتەکە ڕاز نییە چکە جارێک چوینە دکتۆری فاحسی چاومان کرد کە من چوومە ژۆرە دوای قارەمان چوو بوو سەیری پێ دکتۆر گوتی کاکە کاوەکەی دیگاس کە بزانم ئەوە دوو نەفەر لۆ دێت فاحسی چاوی دەکەوڵ هەردووکمانی گاز کردو هەردووکمانی گاس گوتی ئەم گۆچی هاانتان زووتر بوونا ئەمیش گوتم دکتۆر دەرن کا قارەمان گوتینە ئەتو گەورەتری گوتم لۆ
گوتی لە پسپۆری دکتۆریە علەساس ئەو باسی کرد گوتی ئەتو علەساس لەسەر پشتی خۆت قارەمانی برات هەگرتیا ئەو قسە ئەو بەمنی گۆ گوتی دەبێت ئەتو گەورەتربی لەناو سپیدای بەڵێ ئەو قسە ئەو دکتۆرە پرۆفیسۆرە بەمنی گۆ بەێ کاکناریمان خەڵکێ وێ دەرێ باش وە ناز دکن لەسەر تۆرەین میدیایە جیواکی هون چالاکن ماشەله و خەڵک وەرناسن باش ناسن و نیشانەوێ خویا بوون ژیوە پێشبرگ بدەست خست هون چ بەلاف دکن لەسەر تۆرەی میدیای جیواکی والله ئەمە لەو مەسلەی دینی ئەو جارە دینیمان بڵاو کردەوە ئەگەنا زیاد سرودمان بڵاو کردەوە گەنا پێشتر هەر کورتە ڤیددیۆی گۆرانی تکە یعنی گۆرانە قەدیمەکان گۆرانە قەدیمە ڕەسەنەکان گۆرانی میژەکان ئەوە تار تۆفیقا ئەوە عەسەن زیرەکە وڵا زۆر مشکۆیە یعنی زۆر لە عزمان زیاتر ئەمە لە ڕەسەنەکانە زیاتر گۆرانی خاو ئەو شتانەمان پێ ئەی باسی خواردن کە بزای حەزی خواردنتانە بەڵێ خواردن فەرقێکمان هەیە لە خواردن کامتان فەرقتان ئەمن کفتەی ناخۆم ئەو کفتاخۆ ئەوە هیوایەتیتی هەردووتان گۆشتی حیوان و بەڵێ ئەو شتانە بەس لە هەندێک شتان فەرقمان هەیە ئەو شتانی فەرقتان هەیە باسی کرد ئەو شتانە فەرقمان هەیە نارێم لە شی و لە ئاش ئێستا ئەم کفتەی ناخۆم دژمنمە ئەوە دەخوا برنج بە پونکەیە ئەمن هیوایەتمە برنج بە پونک وەک مزەورەیە ئەمە پێی دەرێن ئەمن هیوایەتمە و دژمنیتی هەندێک چش هەموو کەس تەبیعاتێکت هەموو جمکەچیش بە من خی گەورە تەبعی دانایە تەبە تەبیعات وەشیە قەت دەرناسێگە جمچیش بی ئەو احتیمالە تەبیعاتێکی هەبی ئەمیش تەبیعاتێک مەبی بەس لە مەسلەی شێوە و ئەوە زۆر ئەمە لێک نێزی عەسەبیە بن قارەمانی برام شێر قەهرەمان قارەمانە لە کۆنتاچی لە کۆنتاچی ڕۆژەی زووتر عەسەبی دەبین ئەمن بڕێک زووتر ئەمن بڕێک زووتر عەسەبی دەبم زووش دێمەوە بەس ئەوە گە زوو عەسەبی زوو نەریمانی عین نەرمتر هەر نەرمی بڵێ ئەو ڕۆژای برێ تەلەفۆنە بۆ کردین بۆ ڕوودا گوتمان چدانین نەریمان گوتم شتێکم دانایە گوتم دەزانم چ دەرێ گۆران چی برایم خەیاتی هەیە گوتم زۆر دەلالەت لەمە دەکا ئێمە جانێکی لە دوو دەستەدا گوتی وەڵڵاهی لە دریمم بوو یعنی زۆر شتێ یعنی من دەمێ قسەکەی بکەم نەریمان کردیتی ئەو شتەمان هەیە تیتان خوێندووە ویستم ئەوە بڵێ نوێی ناوەندی تا سەفیسێ ئەو کاتمان مامۆستاکان بەدەستەنگۆ وڵی ئەو شتە ئەوشمان بەسەراتیە لە زۆر زار جێڕایتمانەوە بەسکە لە ڕوودا و یەکەم زار دەژێڕنەوە لەگەنا لە تەلەڤیزیۆنەکانی جێڕایتمانەوە مامۆستایەکمانە ئیجتماعیات بوو تاریخ و جوغرافیە بوو هادووە سەفی من کە دەرسی بە من گوت و زۆر احتیادی چوو بە پۆلی قارەمانی گوت بێ قارەمانی هەستە بڕۆ دەرێ ئەوش گوتی مامۆستا لۆ بسمە دەرێ ئەخە لە بەرسی گوی تازە لەو پۆلی دی ئێرانە چیات و مەکتەب شەقانەیە بە خەشقا دەبێری ئەو زە تەلەبەکان گوتی مامۆستا دوانەیە پۆلیشمان پۆلی جیم و با لە تەنیش دێک بوون هاتەمەشای کرد ئەو زە قەنەعاتی کرد قارەمانی کرد بوو ئەخەر ئەمن بەعوکمی ئەوەی ئەمە هەپێکەوە بوون ئەمن لە دوو یاین دوو دەکا هەشت دوێنێ ئێستا قەدیمە دوی ناوەندی بەڵێ ئەم سارێک ساقیت بووم نەریمان ناجع بوو بۆ زیرەکتر نەریمان لە سێ دیسان ئەو ساقیت بووم لە دوو ناجع بووم بەس لە بەوەی غورفەکان ئەو جیم ئەمن با لەوەی برێ غورفەکانمان جوداگەنە لە سەفیەکی بدایەوە هەتا هەرە تەنجێشی دادەنیشتین ئەی خوشک و برایترتانەیە بەڵێ ئەوان چۆن لەگەڵ ئێوەیە بەخوای ئەوان لێکمان دەکەن چمە بە عوکمیەوەی زۆر یعنی لەگەر بەس بابم کەم لەگەر مامە بری لە ئیشێ بدادە بابم لێش نەدەکردینەوە زۆر بەکەمی بابم لێ چ کردینەوە دوو برا و دوو خوشکەمانەیە ئەوان چکە زیاتر لەگەم منە جار ئەگە غەڵەت بکەن بەس مندارەکانمان هەتا نافامن نازانن ئێستا کچەکەی زۆر ڤیدیۆ هەیە زۆر ڤیدیۆ هەیە لەنێو سۆشیال میدیا کە مناڵی لە دوو من دەگریا یعنی لە داهاتەکەنم بابا بەس ئێستا دەفامی تقریبا لە 3 ساری دەچی دەزانی ئەوە سوعبەت دەگام جارێ دەرێتم بابا بە قەستی ئەوس مامە قارەمانی کچەشی ناوی سیمەیە زۆرمان خۆش دەیە دیتم بە دووم کەت بابا مۆدوانێ ئەسۆنیا ئاداوای لێ بر سۆنیا گەڕامە گوتم چیژ مەم هەونی لە خۆت بڕۆکم باب بڕۆ تااقەتی بسمە دوکان بڕۆکم با بدەم نەونیمە زین بالیمە ئێوە هیچ داهاتێک لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەدەستان دەکەوی نەخێر ناوەڵڵا لە یوتیوب یان لەوان لە یوتیوب ئەوەشم هەیە لە یوتیوب بەس زیاتر ئیتمان پێ نادەم ئەمە بۆ شتانە زیاتریمە لە تیکتۆک و لە فەیسبوک و لە سناپ بە شتانە براو دەکەینەوە بەست بە قەزای داهات و شتانەمان نییە ئەمە چکە زیاتر ئیشی پێشنگا دەکەین ئەمە پێشنگای مەژغولی ئەو شتانەینا ئەگە جارجار ئەوە لە قارەمانی چکە بە خۆمانەمە لە منداریەوە خولیای گۆرانی هیوایەتەشی هونەریمان هەیە لەسەر چتان ئامادە کردووە بۆ ئێمە بێڵێن واللهی بەتما بوو لە فینال ئەوەی برین پرۆڤەکەشمان کەم بوو بەس گوتیان دەبی عەزمان لێیە گوتیان دەبی برێن ئەوزە ئینشاءالله
شتەکەی بە جوانی دەرین ئینشاء الله دکاکە ئەوێ تر فیناڵ داوەری ینی زۆر ئەبێ وریا بنیانی زۆر وڵای ئەوجا من پرسییم گوتم بزانم بەس گۆرانی دینیە یان دینی بەس دینیە سرودی دینیە پرسیار بووە تا ئیستا مەسەلەن لە ئەمتحانی یا لە تاقیکردنەوەیەک لە مەکتەب ئەو مەسەن جنابەت بەجێ ئەوی بڕی بەجێ کە قارە بەخۆی دەزانی و بجارێک لە سێ ناوەندی لە سێ ناوەندی نەریمان پێی نەکرا بچی پێشتر کارتەکە بوو دەبایە کارتەکەی وەگریەوە جێ دەچووە ئیمتحانێ ئەمە لە زیات نەریمان چوون کارتەکە مەگرتەوە زۆر ئاسایی بە ئاسایی چوم نەریمان پێی نەکرا دوکانمانە بەو کاتی نەریمان لەسەر دوکانەی بەم زۆر بە ئاسایی بەس لە زیاتی نەچێ تاقیکردنەوەکە دەستان خۆشوی چکەمە گرنگە بەوەی کەوای نەچوونێ تاقیکردنەوەی بەست لە قەزای زیرەکتر دکتۆر لە قەزای شوفێری مڵەت شوفێریمان دەرەینا گلەیم لێ دەکات مڵەت شوفێریمان دەرەینا ئەو کاتی ڕقم 8 هەبوو هۆ یەک دقه هۆردێکمان باشتر بووین یەک زرکمان لە بەبوو نەریمان لە ڕقم 8 تای کە تەسەخەتێ ئەمن ناجیع بووم مقدمەکە گوتی وەرن گوتی مادام یەک ئینجازی دەرنان دوو ئینجازی دەرەینن ئەوان گۆم ناجیع کرد مادام گۆ دوانە یەک ئینجازیان هەیە یەک جەنگۆ دووتان هەیە دوو مڵەتی دەرەینن بەڵێ